ئێستا سوپاس بەخوا بڕیارێک دەرچووە تا کۆتایی ساڵ موچیان پێدرێ و ناویان بە بڕیارێکی وەزارەتی دارایی چۆتەوە ناو لیستی موچە. ئەمە هەنگاوێکی باشە. ئێمە دڵخۆشین بەوەیکەوە پشکێکمان هەبوو، ڕۆڵێکمان هەبوو لەوەیکەوە ئەم کەیسەلانی کەم لەوێ کۆتایی پێ نەهێنرێ و ئەم شەش حەومانگەی کە ماوە موچەکانیان پێ بدرێت. بەناوی خوای گەورە هەفتەی ڕابردوو لە بەرەنجامی سێ نووسراوی وەزارەتی دارایی، وەزارەتی شارەوانی، دیوانی ئەنجومەنی وەزیران دواتر لە شارەوانی سلێمانی بڕیارێک دەرچوو بەوەی کەوە 195 کەس ڕاژەیان کۆتایی پێبێنرێ. ئێمە وەکو ئەرکی سەر شارمان، وەکو ئەرکی پەرلەمانیمان بە دوای هەموو نووسراوەکان ئاچوین لەگەڵ سەرۆکاتی شارەوانی سلێمانی قسەمان کرد. دواتر ئەم بابەتەمان لە میدیا وروژان و چوینە ناو ئەو خەڵکێکەوە ئەو بڕیاریان بۆ دەرچوو بوو شتێکی زۆر کوتوپڕ بوو بۆیان. وەکو ئەرچی خۆمان بە داچوونی ئەو کەیسەمان کرد وروژانمان و داوای ئەوەمان کرد کە چارەیەکیان بۆ ببینرێتەوە ئەگەر دیوێکی یاسایی بێ بەس دیوێکی تری ئەم کەیسە وەفاداریە بۆ ئەو خەڵکە. ئێمە زۆر بە گەرمی بەدەم ئەو کەیسەوە بووین و وەگوتم چێ بە دوواداچوونی نووسراوەکان چێ لەگەڵ سەرۆکاتی شارەوانی چێ لە بەرنامەی تەلەڤیزیۆنی چێ لە سۆشیال میدیا ئیشمان لەسەر کرد و بابەتەکە بەڕاستی قسەمان لەسەر کرد و وروژانمان بە جۆرێک لە ستەممان بینی ئەم بابەتە. ئێستا سوپاس بەخوا بڕیارێک دەرچووە ڕاستە خواسی ئەوانی بەتەواتیتیان نیە بەڵام هەر باشە. ئەو شەش مانگەی ماوە لە ئەم ساڵ ڕاژەکانیان تازە ئەکرێتەوە عفو کۆتایی بە ڕاژەکان ناهێنرێت لە هەمان کاتیشە تا کۆتایی ساڵ موچیان پێدرێ و ناویان بە بڕیارێکی وەزارەتی دارایی چۆتەوە ناو لیستی موچە. ئەمە هەنگاوێکی باشە. ئێمە دڵخۆشین بەوەیکەوە پشکێکمان هەبوو، ڕۆڵێکمان هەبوو لەوەیکەوە ئەم کەیسەلانی کەم لەوێ کۆتایی پێ نەهێنرێ و ئەم شەش حەومانگەی کە ماوە موچەکانیان پێ بدرێ. هیوادارین بۆ دواتریش خەمیان بخورێت. ئەمە ئەرکی خۆمانە، ئەرکی سەرشانمانە بە تایبەتی بۆ خەڵکە پەراوێزکراوە، بۆ خەڵکە ماندووەیکەوە بەشێکی زۆریان تەمەنیان لە سەروی 6 ساڵەوە بوو و خارە نشینی نانیەگرتەوە و لە هەمان کاتشە ڕاژەکان بە کوتوپڕی کۆتایی پێنرا بوو. سوپاس بۆ خوای گەورە. ڕێزمان بۆ هەر کەسێکە بە هەر جۆرێک هەوڵێکی دابێ گرنگەوەیە بەشێک لە هەوڵەکانی ئێمە سوپاس بۆ خوای گەورە سەریگەن. ڕێز و خۆشەویستی مێ.